فڕێدانی پاشماوە پزیشکەکانی سنووری پارێزگای سلێمانی لە ناوچەی تانجەرۆوە بۆ کوشتارگەی نوێی سلێمانی گواسرایەوە و بڕیارە لە مەحرەقەی کوشتارگەکە بسووتێنرێت. ئەمەش دوای ئەوە هات کە داواکاری گشتی سلێمانی و بەڕێوەبەرایەتی ژینگە و دادگای بەرایی شارەزور و پۆلیسی دارستان و ژینگەی عەربەت ڕۆکردنی پاشماوە پزیشکیەکانی سلێمانیان لە ناوچەی تانجەرۆ قەدەغە کرد. پاشماوە تەندروستیانی کە لەم ڕۆژانەیە لە ڕاگەیەنەکان بە تایبەتی جەنابتان باستان کرد، ئێمە ئاگادارین لە چارەسەریین ئەو پاشماوە تەندروستیانە لە بەر ئەوەی مەحرەقەکەی سلێمانی لە کار کەوتووە تا چاگەکرێتەوە و مەحرەقەیەکی تریش هەر لە دروستکردنایە تا ئەو کاتە ئێمە ئەبێ بسووتێنرێ لە قەرەگۆڵ هیچ زیانێکی تەندروستی نییە بۆ هیچ کەسێک بۆ دەوروبەرەکەی بۆ کارمەندەکانی بۆ هیچ کەسێک لەبەر ئەوەی بەعکسەوە فڕیانەکەی ڕەنگە ئەگەر بمێنێتەوە بە مروری زەمن زیانی هەبێ بەڵام کە ئەسووتێ و پاشەڕۆکەی معالەجاکرێ ئەوەی زەرێکی نییە. ئێمە ئاگادارین بەڕێبەرێتی گشتی تەندروستی ئاگادارە. لە راپۆرتێکی بە دوواداچووندا کە ئاڕاستەی وەزیری تەندروستی هەرێمی کرد پەیام ئاشکرای کرد بەهۆی کەمتەرخەمی و لە کارکەوتنی مەحرەقەکانی ناوەندی شاری سلێمانی پاشماوە پزیشکیەکان فڕێ دەدرێت و بەژێر خۆڵەوە دەکرێت، بەڵام قایم قامێر بۆ خۆقوتارکردن لە دروستبوونی ڕای گشتی و ناڕزایەتی بڕیاری داوە پاشماوەکان لە تانجەرۆ ڕۆ نەکرێت و لە مەحرەقەی کوشتارگەی سلێمانی لە گوندی قەرەگۆڵ بسووتێنرێت تا ئەو کاتەی مەحرەقەکانی نزیک ناو شاری سلێمانی چاک دەکرێتەوە. دانیشتوانی گوندەکانی نزیک کوشتارگەکە نیگەران و دەڵێن ژینگەی ناوچەکەمان تێک دەدرێت. ئێمە وەکو دانیشتوانی گوندی خەرەگۆڵ چەند ساڵێک بەدەست ئەم قەسابخانەوە گیرمان خواردە بەدەست بۆن و بەرام و سەگە بەرەڵای ئەو ناوەوە و شتێکی لە شوێنێکی نیشتە جێبوونە بەڕاستی بێت یاجێکی بۆ کردیە. لە سەروی ئەوەشەوە هاتوون لیژنەی تەندروستی پاشماوەی خەسەخانەکان هێنن لە کوورەی قەسابخانەکانی سووتێنن هەم بۆنەکەی زیاتر بۆ بێمەوە بۆنێکی ناخۆشیشی هەیە. بەڕاستی لە ڕووی قانونی شۆ پاشماوەی خەستەخانە و پزیشکەکان مەمنوع ئەم شت داخلی ناو قەسابخانە بێ، ئەمە شتێکی زۆر ناجایزە کرێت. داواکارم لە سەحا بە دادەچوونێکی سەریعی بۆ بکات. هاتوون پاشماوەی خەستەخانەکانی ناو شار ئەیەنن بەڕاستی خۆی بۆ خۆی ئەوە حەقی چارەسەرێکی بنەڕەتی هەیە. ئەگەر کوورەیەک لە ناو شارە نەماوە تێکچووە خراپ بووە حەقە حکومەت گشووری بخوات ئەو کوورە و چانە چاک بکاتەوە بیبا لە شوێنێکە کە زەرەری بۆ خەڵک نەبێ. بەڕاستی ئێمە خەڵکی گوندەکان مزەحی بوین لە هەموو ڕوویەکۆ لە سەردەمی شۆڕش و هەتاوەکو ئێساکێ ئێسش پاداشمان بەوە بدرێتەوە پاشماوەی خەسەخانەکان بکرێ بە قورگمانە و دووکەڵی مەعمەلەکانی عەربەت و بەڕاستی گیرمان خواردەوە، یعنی زۆر خەڵک بێتاقەت. بە پێی زانیاریەکانی پەیام مەحرەقەی کوشتارگەی نوێی سلێمانی بۆ سووتاندنی ئێسکی ئاژەڵ و ئاژەڵی تەلەفکرا و بەکاردێت و بۆ سووتانی پاشماوی پزیشکی گونجاو نییە. چاوەڕوان دەکرێت شەوانە بۆ لە ناوبردنی ئەو پاشماوانە مەحرەقەی کوشتارگەکە بخرێتە کار. هاوڵاتیانی ناوچەکە نیگەرانن لەوەی کە ئەو کارە مەترسی تەندروستی و ژینگەیی بە دوای خۆیدا بهێنێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.